پرسیاری ئەوم کرد کە تا چەند کاریکاتێر ئایا تەنها هونەرێکە یاخود دەتوانرێ پەیامە ڕۆژنامەوانیەکانیشی لێەوە ئاراستە بکرێت؟ بەڵێ کە هەنەری کاریکاتێر ئەوە جگە لەوەی لە هونەرە وەکو هونەرە بەڵام وەکو کاریکاتێر ڕۆڵێکی وەکو ڕاگەیاندنێک وەکو ڕۆژنامەوانەیەک دەچێتەوە قاڵبۆ پەیامێکی تایبەتی هەیە بۆ چاکردنەوە بۆ چاکسازی ناو کۆمەڵ کە وەکو بەکاردێک کە خزمەت بە ئەو چاکردنی ئەو سلویاتانەی کە لە ناو کۆمەڵدا هەیە چاکسازی دەکات و وەکو چاوساغێکە بۆ ناو کۆمەڵ کە ڕێگە پیشاندەرە بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانە کە لە ناو کۆمەڵدا لە ناو کۆمەڵێکی مۆدرێن و پێشکەوتوودا بەکارهاتوە. ئێستا لە هەموو ئەوروپادا بایەخ دراوە بەم هونەرە لەبەرەوەی هونەرێکە لە سەرتاسەری جیهاندا کۆمەکێکە بۆ چاکسازی و بۆ دروستکردنی بیرۆڕایەکی ڕاستەقینە و دروست و لەگەل هاوسۆزی خەڵکی کۆمەلگاکەیە بۆ دەنگ و ڕەنگی کۆمەلگایە بۆ گەیاندنی ئەو پەیامە ڕاستیەکە دروستکردنی ڕاستیەکە یا ڕایەکی لێرە تا چەند گرنگی پێدراوە بۆ نمونە لە کەرکووک یاخود لە هەرێمی کوردستان تا چەند هەستەکەن گرنگی بە کاریکاتێر دراوە؟ هونەری کاریکاتێر لێرە بەڕاستی وەکو بایەخی پێ نەدراوە چونکە ڕۆژنامە گۆڤارەکان ئێمە ئەبێ ڕۆڵیان هەبێت لە بایەخدان بەم هونەرە ئەو هونەرش لە شێوەیەکە بێ بایەخی پێ بدرێت. بۆ نمونە حکوومەت ئەگەر بێت و کۆمەکی بکات لێرە ئێمە تەنها حکوومەتمان هەیە بەڵام حکوومەت ئێستا ڕۆڵی ئەوە نییە کە کۆمەکی هونەر و بوارە جیاجەکانی هونەر و بە تایبەتیش کاریکاتێر بدات بە هیچ شێوەیەک بایەخ بە کاریکاتێر نەداوە. دووەم شت ئەبێ کۆمەلگایەک ئەگەر هەبێت بایەخ بەس بەوە بدا کە هونەرەکە وەکو یا حکوومەت هینێکە بێ شوێنێک کە بێ یا لایەنێکی بێلایەن هەبێ ئەو هونەرە زیندوو بکاتەوە لە هەموو وڵاتانە جیهاندا حکوومەت ڕۆڵی نییە تا ڕادەیەک بە پایەخدان بەم هونەرە بەڵام شتێکی تر دامودەزەکانی ڕاگەاندنە بۆ تا چەند لە ڕۆژنامە و بڵاوکراوەکانە بەگشتی گرنگی پێدراوە تا چەند سەکرێت لە ناو ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوەکان گرنگی پێدراوە؟ لێرە بایەخی پێ نەدراوە وەکو ڕۆژنامە و گۆڤارەکان لەبەر هەوەی هەمووی ئۆرگانی حیزبن و زیاتر سەر بە بیرروباوەڕێکی تایبەتن یا بۆ کار بۆ لایەنێکی حزبیەکەن ئەوەندە بایەخ بە شتەکانی دەرەوەی حزب نادەن یعنی تۆ ئەگەر کەسێکی حزبی نەبی لە بوارە بەوەی شێوەیە کاریکاتێرەکان بڵاو ناکرێت و بایەخی پێ نادرێت. ئەمە لە وڵاتانی دەرەوە بە چ شێوەیە بایەخ بە هونەری کاریکاتێرەدا ئەو ڕۆژنامە گۆڤارە ئەهلیانە ئەتوانن هونەری کاریکاتێر پەرە پێ بدەن و کارەکانیان بکڕن و وەکو هەم بژیوی ژیانیان وەکو بایەخی هونەرێکە و منافسێکی زۆر گەورە دەبێت لە ئارای ڕۆژنامە گۆڤارە هەهلیەکاندا بەڵام لێرە بە هیچ شێوەیەک خۆی ماندوو ناکات دەچێت لە کەناڵەت و لە شوێنەکانی دیکەی فەیسبوک ئەمانە و مەسەلەن لە ئەنتەرنێتەوە کاریکاتێرە دێنێ لێوێ دایەگرێت لە ڕۆژنامەکەی خۆی بە پێویستی خۆی بە پێی ئەوەی ئۆرگانی ئەو حزبە ئەو خەت سووری ئەو حزبە ناپەڕێنێ و لە ئاستێکی خۆیان یانی بیرروباڕێکی خۆیان دەرناچێت جار هەیە دەستکاری ئەو کاریکاتێرە جیهانیش دەکەن کە دێت ئەڵێ بە کەمێ هەنێ بە دەستکاریەوە یعنی تۆ من لێرەوە خۆم سانسۆرێکم دانا بەڵام گۆڤار و ڕۆژنامەکان بە هیچ شێوەیەک بایەخ لێرە تەواو بە تەواوەتی هونەری کاریکاتێر ڕۆڵی نەماوە لە کوردستاندا. بڵێ تا چەند ئەوە شتێکی سروشتەیە کە تۆ باس کرد بەشێکی لەوەی کە بۆ نمونە و کاریکاتیرانی کە وەردەگیرن کاریکاتێری عەرەبین یاخود کاریکاتێرە بیانیەکان بەگشتی زۆر جار دەبینی ڕۆژنامە بڵاوکراوەکان تەنها وەرگێڕانی ئەگەر نووسینێکی لەگەڵا بێ وەرگێڕانی بۆەکەن یان ئاماژە بە ناوی کاریکاتێریستەکە دەدەن. ئەمە شتێکی سروشتیە کە وەرگرتنی کاریکاتێر لە یاخود دەستکاریکردنی کە هەندێک جار خۆت باس کرد شتێکی ئاساییە؟ نە ئەمە ئاسایی نییە بە هیچ شێوەیەک تۆ لێرەدا هونەرەکەی خۆت دەکوژی ینی تۆ وەکەوەیە تۆ بڕۆ ئیستیرات بکەیت لە دەرەوە بێنی شتە خۆماڵەکەی خۆت بکوژی هەمان ئەو شێوەیە تاکە لە اقتصادا هەیە لە ئابووریدا هەیە تۆ شتی خۆماڵی هەیە هونەری کاریکاتێری کوردیت هەیە هونەرمەندی کوردت هەیە تۆ ئەبێ یەکەم جا پەرە بە بوارە بدەیت ئەو بواری خۆت هان بدەیت کە بتوانێت شتی بەرهەم بێنێ شت تازە بێنێت شتی خۆماڵی
ئەوێ بایەخ پێ بدرێت کە تۆ شوێ ڕۆیشتی لە کەناڵێک کاریکاتێرێکت تێنا کەواتە تۆ لێرەدا ڕۆڵی منت کوشتێرە هونەرمەندانی کورد کاریکاتێرستانی کورد توانایان هەیە و توانای کاریکاتێرستانی کورد بەراورد بە هونەرمەندانی بۆ منە عەرەب یا وڵاتانی دیکە لە چه ئاستێکدایە؟ ئێمە هونەرمەند زۆر لە ئاستی باشمان هەیە ئێستا بە تایبەتی لە هەموو بەشە جیاجەکانی کوردستان ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باشوور و باکوور ئێستا بە پێی ئەوەی کە ژیان گۆڕاوە نەک پایەخ نادەین بە ڕۆژنامەکان ئێستا ڕۆژنامەی ئەم دیۆدیو ناگاتە لامە مەسەلەن بەڵام فەیسبوک هەیە ئەنتەرنێت هەیە ئەمە هونەرمەندەکانی هەر چوار پارچەکە ئەبینین کاریکاتێریستی زۆر بەتوانامان هەیە دەتوانن ڕۆڵێکی زۆر باش ببینن ئەگەر ئۆرگانێکە شتێکی سەربەخۆ هەبێ بتوانن بەرهەمەکانیان بڵاو بکەنەوە هونەرمەندی زۆر بەتوانامان هەیە لە کوردستاندا بەڵام بایەخی پێ نەدراوە بە هیچ شێوەیەک من هیچ بایەخیان بە تایبەتی ئەم چەند ساڵی دوای بایەخێک نەدراوە بە هونەری کاریکاتێر ئەم هونەرمەند ئەم هونەرێکی پێشکەوتووە تۆ ئەوێ زیاتر بایەخی پێ بدەیت چونکە لەگەر سەردەما ئەوە ئەگەێنێ کە تۆ ئەم کۆمەلگای کوردیە کە کۆڵگایەکی داخراونی و هونەرمەندی لەو بوارە و جورئەت و نەترسی هەیە کە حکوومەتێکی شێوە لێ باوشی بۆ کردوێتەوە گوێ لێ دەگرێت و ڕێزی لێ دەگرێت و بایەخ بە بۆرە بۆ چوونەکانی ئەنداد و ڕێز دەبێت و بۆ چوونەکانی ئەو هونەرمەندە پێش کەوتوانە گرێت کە هونەرمەندێکی ئێستا سەردەمە و ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە ئەوەی کە لە سوشیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتی هەیە ئایا ئاسانکاری کردو بۆ ئێوە کە لە ڕێ هونەرەکەتان بگەێنن یاخود هەندێک جار زیانی لە هونەری کاریکاتێر داوە؟ من ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئەو شوێنانە کە ئێستا کراوەتەوە ئەو موقعانە ئەوە زۆر بۆ ئێمە زۆر گرنگە ئێستا ئەگەر ئەو شتە نەبووە فەیسبوک نەبووە ئەنتەرنێت نەبووە بەڕاستی ئەمە لە ناو کۆمەلگاکەی خۆمانە ئەبەستراینەوە هیچ ڕووناکیەکمان وەکو کەسێک لە گوندێکە گوم بزر ئەبوو ئەو هونەرمەندە بزر ئەبوو دیار ناکەوت بەڵام ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کە ئێستا هەیە لە فەیسبوک و ئەنتەرنێت و ئەم شتانە ئەمانە ڕۆڵێکی زۆر گەوریان هەبوو بۆ گەیاندنی هونەری کاریکاتێر بە تایبەتی من ئێستا ئەو کاریکاتێر کە دەبم لە ڕۆژنامەیەک بڕاوی نایکاتەوە بووم من خۆم لە فەیسبوکەکەی خۆمان بڕاوەکەم و جەماوەرێکی زۆری باشیە و منی زیندوو کردوەوە بەڕاستی هونەرمەندی کاریکاتێری هەم نووسەر و ئەدیب و ئەو شتانەی کە هەنە دەتوانم لەم شوێنەوە خۆیان بگەێنن بە جیهان خۆیان بگەێنن بە هەموو دنیا من ئێستا لە سەرتاسەری دنیادا هونەرمەندی جیهانی ئەناسم و برادرمە لە فەیسبوکە و مەتابعەمەکەن و شتەکانم ئەبینن و زیاتر ناسراوم لەوەی کە ئەگەر بواە و پشتم کەناڵە تەلەڤیزیۆن لە هەندێک بواردا زیانیشی لە هونەرەکەیەوە نەداوە بەتایبەت زۆر جار مەجال یاخود بواری کۆپیکردن و دەستکاریکردنی کاریکاتێرەکە هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەروە بڵاوبوونەوەی بە شێوازێکی دیکە ئەمە هەندێک جار زیانیشی نەداوە لە هونەرەکە؟ بەڵێ نابێت دەستکاری هونەری کاریکاتێر بکرێت بە هیچ شێوەیەک تۆ نابێت لەوێ کاریکاتێرە بێنێ مەسەلەن دەستکاری بکە یاد کاریکاتێرێک تۆ ئەگەر خۆت لە سایتەکەی خۆتە بوو کاریکاتێرە بڵاو بکەیتەوە هیچ هینێکی نییە وەکو خۆی دابەزێ. بەڵێ هەستەکرێ ئەوەی کە بۆ لە تۆڕی کۆمەڵایەتەکان و دەتوانی کاریکاتێری بگەین یاخود لەسەر ڕووپەری ڕۆژنامە و گۆڤارەکان لە ڕووی گەیاندنی پەیامەکەەوە ینی کامیان ینی بەرجەستەترە بۆ هونەرەکە؟ ئێستا فەیسبوک بەرجەسترە باشترە ئەنتەرنێت باشترە لە هەموو شتی باشترە چکە گۆڤارەکان ئێمە ڕۆژنامەکان ئێمە لە ناو کوردستانە بەڕاستی دەرناچنە دەرەوە خوێنەری ئێستا ڕۆژنامە گۆڤاری زۆر کەمەوە بووە وەکو جاران نەماوە بە هیچ شێوەیە ئێستا ئەنتەرنێت و ئەم شتانە تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو فەیسبوکەمانە زیاتر خەڵکی بایەخی پێدا و جەماوەرێکی زۆر تریشی هەیە. بەڵێ سپاس بۆ پەیامەکە تێرەوە باشترەگات. بەڵێ سپاس بۆ کە گرفتار کاکەی کاریکاتێریست کە لە کەرکۆ لەگەڵمان بووی گفتوگۆیمان کرد لەسەر هونەری کاریکاتێر و ئەو پەیامانەی کە لە ڕێی کاریکاتێرە وەکو هونەرێک و هەمووەکو بوارێکی ڕۆژنامانیش دەگەێنرێت. سپاس بۆی کە لەگەڵ ماوەی ئەزیزان